دابەشکردنی پۆستە ئیداریەکانی کەرکووک تەوەری چەند کۆبوونەوەیەکی نێوان لیستەکانی ناوەنجومەنی پارێزگای کەرکووک بووە و تا ئێستاش پێک هاتە جیاوازەکان نەگەشتون بە هیچ ئەنجامێک بۆ چارەسەری دابەشکردنی پۆستەکان. عەرەبەکانی کەرکووک پێیان وایە دابەشکردنی پۆستەکان بە سیستەمی لە 132 بۆ هەر نەتەوەیەک هاوسەنگی دروست دەکات. الكتاب وصل من الأمان العام لمجلس الوزراء. بەنووسراوی فەرمی نووسینگەی سۆرە وەزیرانی عێراق باسی دابەشکردنی پۆستەکانی کەرکووک دەکات لە کۆبوونەوەیەک کە بەشێک لە برایانی لیستی برایەتی تێیدا ئامادە بوون. وتوێژمان کرد لەسەر دابەشکردنی پۆستە ئیداریەکانی کەرکووک بە سیستەمی لە 132 بۆ نەتەوەکان. برایانی لیستی برایەتی ڕازی بوون و وتیان ڕاوێژ لەگەڵ سەر و خۆمان دەکەین و وەڵامتان دەدەینەوە. بۆ هەفتەی دواتر با پرۆژەیەک وەڵامیان داینەوە داوای لە 150 پۆستەکان دەکەن. ئەمەش بۆ ئێستای کەرکووک و دۆخی شارەکە گونجاو نییە و ئێمە پێی ڕازی نین چونکە کەرکووک جگە لە تەوافقی سیاسی و ڕێکەوتنی نێوان پێکاتەکان هەڵناگرێ. ئێمە پێمان وایە کەرکووک بە زۆرینە ناڕوات بەڕێوە چونکە لە دوای ساڵی 2023ەوە سەرجەم پۆستە باڵا ئەمنی و ئیداریەکان لە کەرکووک بەدەستی برایانی کوردەوە بوو تێیدا سەرکەوتوو نەبوون. بۆیە تاکید لەسەر دابەشکردنی پۆستەکان دەکەینەوە بەپێی ئەو ڕێکەوتنانەی کە پێویستە بۆ ئەمڕۆی شارەکە بکرێت. ونجحت إذن التوافق هو خير وسيلة. بە پێی زانیاریەکانی پەیام لە کۆبوونەوەی نێوان لیستی برایەتی و پێکهاتەی عەرەب و تورکمان لە سەر دابەشکردنی پۆستەکان لیستی برایەتی داکۆکی کردووە لە سەر ئەنجامی هەڵبژاردنەکان پۆستەکان دابەش بکرێت و عەرەب و تورکمانەکانیش ئەو داوایەیان ڕەت کردوێتەوە و داکۆکی دەکەن لە سیستەمی لە 132 بۆ هەر نەتەوەیەک. بەرپرسێکی یەکێتیش دەڵێت ناچینە ژێرباری هیچ ڕێکەوتنیەک کە بەپێی ئەو سیستەمە بێت. چاودێرێکی سیاسیش ئاشکرای دەکات ڕێکەوتنی نهێنی کراوە بۆ دابەشکردنی پۆستە باڵاکانی کەرکووک. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆم بەڕێوەبردننی پارێزگای کەرکووک بڕوامان وایەوە داکۆکشی لە سەرەکەین ئاخر هەڵبژاردن یان هەڵبژاردنەکان پێوەرن بۆ پۆستەکان. ئەمە بەشێکی تریش بابەتی ئەگەر 132 نسبەتی کورد لە فەرمانگەکانی دەوڵەت لە کەرکووکە لە هەموو فەرمانگەکانە لە زۆر شوێن 180 بە سەرجەمیش کورد ناگاتە 120. ئەگەر ئەوان ڕاستەکەن و نسبەتی 132 دەکەن باجارە بێن لە خوارەوە نسبەتی کورد بەرزکەنەوە بۆ 32 ئەو کاتە ڕەنگە هاتە حەدی قسەی تیا بکرێت بۆ ئەوی لە لوتکەی پۆستەکانەوە دەست پێ بکەن. جارێ بابەتی ڕێژەی 132 دابەشکردنی پۆستەکان شتێکی نایاسایی و ناقانونیە. ئەمەیان هیچ نەسێکی قانونی نییە. ئەگەر کاتی خۆی قسەیەک یان هەر سەرکردەیەک هەر کەسێکی تر بەرپرسێکی حزبی تر قسەیەکی لەو جۆری کردی بێت هیچ حکمێکی یاسایی نییە بۆ دابەشکردنی پۆستەکان با ڕێژەی 132 ئەمەیان لەلایەکەوە دانێن. لەلایەک تریشەوە بڵێ زانیاریەکان باسەوەکەن کە ڕێکەوتنێکی جێربەژێر هەیە نەک تەنها لە نێوان یەکێتی بەتەنها بەڵکو لە نێوان یەکێتی و پارتی و ئەو حزبانەی کە پلە پۆستیان هەبووە لەم شارە لەگەڵ لایەنە عەرەبی و تورکمانیەکانە بۆ دابەشکردنی پۆستە باڵاکان یاخود با بڵێن بەرپرسە ئیداریەکانی شاری کەرکووک بە ڕێژەی 132. ماوەی 14 ساڵە کورد لە ناوچە جێناکۆکەکان دەسەڵاتدارە و زۆربەی جونگە هەسیارەکانی ئەو شارەی بەدەستەوە بووە. بەڵام بەهۆی ململانەی سیاسی نێوان پارتی و یەکێتی نەیانتوانیوە ڕێژەی کورد لە دام و دەستگاکانی دەوڵەت زیاد بکات و هاوڵاتیانی کورد بەبێ ئینتیمای سیاسی دابمەزرێنن. هەر بۆیە ئێستا ڕێژەی فەرمانبەرانی کورد لە دام و دەستگاکانی دەوڵەت کەمترە لە 120. بەم پێیەش ڕێکەوتن لەسەر سیستەمی لە 132 بۆ نەتەوەکان جارێکی تر کورد دەکاتە زەرەرمەندی سەرەکی لە شارەکە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.